بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. برانی بەڕێز و خۆشەویست، خۆشحاڵم کە لە دەرسێکی دیکە بە خزمەتتان دەگەمەوە لە شەرحی مەتنی عەقیدەی تەحاوی. خوای گەورە بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەو دەرسە بخاتە تەرازوی حەسەناتمان و مەجلیسمان بکاتە مەجلیسی ذکر، عاقیبەت خێرمان بکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە ئینشاء الله، بە موسڵمانی بمانژێنێ، بە موسڵمانی بمان برێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە یا رب العالمین. هەر لە فەقەڕەی ڕابردوو ماینەوە لبروي بابتك كمان تاونا كركذا فرمي ونحب أصحاب رسول الله صلى الله عليه وسلم لسر خوشويستي هاولاني بيغمبري خواك شيخي طحاوي رحمة إخوائي لبي هذا فرمي ولا نفرط في حب أحد منهم ولا نتبرأ من أحد منهم ونبغض من يبغضهم وبغير الخير يذكرهم ولا نذكرهم إلا بخير وحبهم دين وإيمان وإحسان وبغضهم كفر ونفاق وطغيان. آياتك من هناوى لسورة التوبة لسر فضل قوريها هاولاني بيغمبري إخوة عليه الصلاة والسلام. دائما برابر رزكانكم كباسي هاولان ذكر إنسان دي برحمتي عن بوبنيري تن رحمتي إخوان ليبي إخوائي قورة باداش جام بداتوا لسر أوتساكو فضائلي کە بە ئێمەیان گەیاندووە و ئەگەر هاوڵانی پێغەمبەری نەبایە عليه الصلاة والسلام پاش فەزڵی خوای پەروەردگار ئەو جیلە پیرۆز و مبارەکە نەبایە، ئەو دینە بە ئێمە نەدەگەی و ئەو هیدایەتە بە ئێمە نەدەگەی و ئێمە داخوێستانەکە لە کەلاوەی چ زاڵم و ستەمکار و تاغوتێک بەچی کابرای گوتی کاسەلێسیمان دەکرد ئەگەر ئەو پیاوە بەڕێز و ئەو جیلە مبارەکە نەبان. و سەید ڕەحمەتی خوای لێبێ سەید قوتب قسێکی زۆر جوان دەکە کە باسی هاوڵانی پێغەمبەری خوا دەکات، دەفەرمێ جیل قورئانی فەرید، بەڕاستی چاک پێکاویەتی سەدەیەک جیلێک کە پەروەردەی قورئان بوون و دروستبوونەوەیان زۆر ئەستەمە، بڵێ جیلێکی دیکە دروست بێتەوە بڵێەوە جیلی ئەسحابی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر عەجایب بوون. ئەمن یەکشتان پێ دەڵێن بۆی کە گەورەی ئەو جیلەتان لە بەرچاو بێ. تابعی کە زۆر دوور نەکەوتونەوە لەوان، سەحابەیان بینون لەگەڵ سەحابان ژیاون، بەس پێغەمبەریان نەبینیوە عەلەیهی سەڵات وسەلام. هەندێک شت دەکەن عائیشە چ دەڵێ ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، دەڵێ ئەو شتانێک ئەنگۆ دەیکەنە مۆختی خۆی بە کەبائیر تەماشەمان دەکرد. ئەو شتانێک ئەنگۆ دەیکەن یعنی حەڵاڵ بووە، هیچ ئیشکالێکی لەسەر نەبووە، بەڵام عائیشە دەفەرمی ئەمە وەختی خۆی هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە کەبائیر تەماشای ئەومان دەکرد. یعنی ئەوەندەیان خۆ پاراستووە، دائیمەن بە دوای ڕەزامەندی خواوە بوون. لەبەر هەندێش خوای پەروەردگار تەبارەک و تەعالە زۆر ستایشی کردوون لە قورئانی پیرۆزدا. بینە سەر هەندێک لەو ئاەتانەی دیکە کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ستایشی هاوڵانی پێغەمبەری خوا دەکا عەلەیهی سەڵات وسەلام. خوای پەروەردگار لە سوورەتی ئەنفال لە ئاەتی 72 74 لە هەردوو ئەو ئاەتانە دەفەرمێ ئین الذین ئامنوا، ئەوانەی کە ئیمانیان هێنا و هاجروا و هیجرەتیان کرد لەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و جاهدوا و جیهادیان کرد بئەموالهم و ئەنفوسهم، بە ماڵ و سەرۆت و سامانی خۆیان و بە ڕوح و گیانی خۆیان فی سەبیل الله، لە پێناو خوای گەورە هیچ مەبەستێکی دیکەیان نەبوو. والذین ئاووا وەنەسەڕوا، و ئەوانەی کە شوێنیان کردەوە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، ماڵی خۆیان کردەوە بۆ پێغەمبەری خوا، مەوتەنی خۆیان کردەوە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، وەنەسەڕوا و پێغەمبەری خۆیان سەرخست عەلەیهی سەڵات وسەلام، مسلمانانیان سەرخستن. ئولائیکە بەعضهم ئەولیاء بەعض، ئەوانە دۆست و پەنای یەکترن، واتە ئەنسار و مهاجر. ئەو جا دەفەرمێ لە تەکمیلەی ئەو ئاەتەی دەفەرمێ ئولائیکە هم المؤمنون حقا، ئەوانە ئیمانداری ڕاستەقینن. جات وەرە تەماشەکە
خوای گەورە و عەزیم لە سەروی هەموو ئاسمانەکانەوە بۆ خۆی دەربارەی ئەنسار و مهاجرین بڵێ ئولائیکە هم المؤمنون حقا کەسێک لێرە پەیدا بێ بڵێ وەڵا ئەوانە هەڵگەڕاونەوە مرتەد بووینەوە جاوەرە ئەو کوردەواری خۆمان دەڵێ پەرژینێکی قایم بۆرە ئەو کەرەی لەو قوڕەی دەربینە ئەو جا دەفەرمێ لەهم مەغفرەة وەریزق کەریم وەخوای پەروەردگار تەبارەک و تەعالە ڕزق و ڕۆزیەکی نەبڕاوەیان بۆ دابین کراوە لەلایەن خوای پەروەردگارۆ و لێبوردەیش و مەغفرەت خوای پەروەردگار بۆ ئەو کەم و کوڕی و کورچ و کاڵیانەی کە یان بۆ کە ئینسان بوون ئەسحاب ڕەحمەتی خۆیان لێبێ لە بەشەریەت نەچوونە دەر ئەوە نییە بڵێ وەڵا ئەوانە بەشەر نەبوون و ئەوانە لە پلەیەک لەسەر ئینسانەکان بوونەوە چوانمان پێ ناکرێتن ئەو جا خوای پەروەردگار تەبارەک و تەعالە دەفەرمێ لقد رضي الله عن المؤمنين إذ يبايعونك تحت الشجرة چەند سەحابەی لەگەڵ بوون 1400 سەحابە یەک نەفەر بەیعەتی بە پێغەمبەر نەدا عەلەیهی سەڵات وسەلام لە بەیعەی ڕضوان جا بزیانە بەدبەختیەکە چۆنە کابرا وشتری لێ بزر بوو طبعا هۆکاری بەیعەی ڕضوان طبعا لە ساڵی سوڵحی حودەیبیە کە چووبوون بۆ عومرە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئیمامی عوسمانی نار بۆی کە لە جیاتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و لە جیاتی موسڵمانان مفاوەزات بکات لەگەڵ خەڵکی مەککە خەبەر هاتەوە گوتیان ئیمامی عوسمانیان شەهید کردووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەیعەتی مردنی لێ وەرگرتن کە بچنە ناو مەککە و تۆڵەی ئیمامی عوسمانیش بستێننەوە دوایێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات هەموو بەیعەتی مردنیاندا وی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەستی خۆی خستە سەر دەستی دیکە گوتی فەرمووی ئەوەش دەستی ئیمامی عوسمانە ڕزا و ڕەحمەتی خوای لەسەر بێتن ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم یەکێک لەوانە وشترێکی بزر ببوو تیان کاکە وەرەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام بەیعەت لە هەمان وەردەگریتن بەیعەتی مردن بۆی کە بچینە مەککەی و بەیعەتی مردن یانی کەس نەگەڕێتەوە کەس پشت لە دوژمن نەکات چیشم بەو بەزمەی دایە من بچم وشترەکەی خۆم ببینمەوە باشترە خۆشی ڕۆیی وشترەکەشی ڕۆیی فەرموو ماوە وشترەکەی ئێستانەکە خۆی ماوە بەڵام خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئەوانەی کە بەیعەتیاندا فەرمووی لەقەد ڕەضی الله لە زمانی عەرەبیشدا هەر کاتێکی قەد داخلی سەر فعل بوو فعلی ماضی لە بۆ تەحقیقە یعنی هیچ گومانێک هەڵناگرێتن بەلامی تەوکیدیشیەوە کردوتەوە لەقەد ڕەضی الله عن المؤمنین خوای گەورە لەو ئیماندارانە خۆش بوو جارێ پێش هەموو شتێکی بڕیاری چی بۆ داون بڕیاری ئیمانی بۆ داون ئەگەر شایستەی ئیمان نەبن خوای گەورە ئەو بڕیارە ناداتن تەماشەکەن ئەعرابەکان هاتنە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئیگوتیانەی پێغەمبەری خوا ئەمە ئیمانمان هەیە ئەمە ئیماندارین چونکە شایستە نەبوون چونکە ئیمانداری ڕاستەقینە نەبوون خوای گەورە تەداخولی کرد یان نەتەداخولی کرد فەرمووی قالەتی الأعراب آمنا تویان ئیمانمان هێناوە ئەی موحەممەد پێیان بڵێ بەزاری من پێیان بڵێ قل لەن تؤمنوا ئیمانتان نەیناون گۆشتا ئیماندار نین بۆ چکە هێشتانەکە ولما يدخل الإيمان في قلوبكم هێشتا ئیمان نەچۆتە ناو دڵەکانتان ولكن قولوا أسلمنا بڵێن تەسلیم بووین جا تەسلیم بوون جاری وایە لە برسانە جاری وایە لە ترسانە جاری وایە لە خۆشەویستی خوا و پێغەمبەری خوایە هەر جارە و بەنەوعێکیە بەڵام ئەتۆ ڕاست بڵێ وەڵام من ئیماندارم ئەتۆ ئەو ئیماندارنی ئەو پیاوەنی ئەتو هێشتانەکە بەس خوای گەورە بۆ خۆ بە گەورەی و عەزەمەتی خۆی شایەتی بۆ ئەو هاوڵە بەڕێزانە دەدا کە لە خزمەت پێغەمبەردا بوون کە ئەنسار و مهاجیر بوون دەفەرمێ لەقەد ڕەضی الله عن المؤمنین ئەوانە ئیماندارن خوا لێیان ڕازی بووە إذ يبايعونك تحت الشجرة بۆی کە هیچ شک و گومانێک دروست نەبێ لەژێر ئەو دارەی کە بەیعەتیان پێدایی طبعا ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر دەمی خلافەی خۆی ئەو دارەی بڕی بۆی خەڵک تووشی شرک نەبێ خەڵکێک پێیان نەبێ جا بڵێ وەڵاو دارە دارێکی تەبەڕوکە و
خوای گەورە باسی کردووە لە قورئانێ و مسلمانان ڕەحمەتی خوا هاتۆتە خوارێ لەوێن دەرێ خوالیان خۆش بە لەوە جیلێکی مبارەک لەگەڵ پێغەمبەری لە بنێت و دارەکەی دەبنی داڕووی بە قوربانی چاوانی بۆی کە خەڵک دوور کاتەوە لە شرک خەڵک شرک پەیدا نەکا بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئەو جا خوای پەروەردگار چ دەفەرمێ برا بەڕێزەکانی خۆم وردەکاریەکەی باز دەکا بۆی کە ئەمە بزانین ئەوە چ جیلێکی مبارەک و چ جیلێکی پیرۆز و چ جیلێک بووە کە بۆ خوا سوڵحاوە دەفەرمێ فعلم ما في قلوبهم خوای گەورە تەبارەک و تەعالە دەزانێت چ دەناو دڵەکانیاندا دڵەکانیان غەیری ئیمان و خۆشەویستی خوا و پێغەمبەری خوا هیچ شتێکی دنیای تێدا نییە ئەگەر شتێکی تێدا بە خوای پەروەردگار بەیانی دەکرد بۆ لە غەزوەی ئوحود منافق دەگەڵ مسلمانان دابوون خوای پەروەردگار بەیانی کرد یان نەبەیانی کرد فەرمی منكم من يريد الدنيا ومنكم من يريد الآخرة هەندێک لێوە دنیاتان دەوێت هەندێکی دوا ڕۆژتان دەوێت بەس ئەوانەی کە لە خزمەت پێغەمبەر دابوون عليه الصلاة والسلام ئەو 1400 سەحابە باستثناء ئەو نەفەرە دەفەرمێ فعلم ما في قلوبهم فأنزل السكينة عليهم وأثابهم فتحا قريبا خوای گەورە ئیطمئنانیەتێکی دابەزان بەسەر دڵەکانیاندا وخوای پەروەردگار فتحێکی گەورەی بە قسمت کردن جا ئەو فتح عولەما دەفەرمون سڵح حودەیبیە فتحی مەککە نییە سڵح حودەیبیە فتحی گەورەیە بۆ چونکە سڵحی حودەیبیە بووە مایەی موسڵمانبوونی خەڵکێکی گەلک زۆر لە بۆ ساڵی داهاتوو مەسەلەنەوە عومڕەیان کرد عومڕەی قەضایان کرد فتحی مەککەیان کرد ئەو جارەی چوو بوون 1400 کەس بوون ئەو جارەی چوون 12000 کەس بوو ئەو هەموو خەڵکە موسڵمان بوو لەبەرەوە خوای گەورە تەبارەک و تەعالە ئەو سوڵحە ناو لێ دەنێ چی فتحێکی گەورە ئەو جا خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لە سوورەتی فتح وەصفی هاوڵانی پێغەمبەری خوا دەکا عليه الصلاة والسلام دەفەرمێ محەممەد رسول الله محەممەد عليه الصلاة والسلام نێردراوی خوایە والذين معه ئەوانەی کە لەگەڵیدان یعنی چی ئەوانەی کە لەگەڵیدان یعنی ئەوانەی کە ئیمانیان پێهێناوە ئەوانەی کە باوەڕیان بەو پەیامەیە کە پێغەمبەر پێ ڕاگەیاندوون عليه الصلاة والسلام بەبێ ئیستثناء ئەوەی ئەو قەناعەتەی هەیە والذين معه أشداء على الكفار تند و تیژن بەرامبەر بە کافران طبعا ئێستانە کە برا بەڕێزەکانی خۆم ئەهلی کوفر بەناوی ئیرهاب و بەناوی وەچ کابرای گۆتی جیهاد و بەناوی ئەو شتانەی کە دەیانوێتن ئەو تند و تیژ و زەبر و زەنگە لە موسڵمانان وەستێنەوە بەرامبەر بە خۆیان موسڵمانان دەستەمۆکەن موسڵمان دایمی غەریبۆکەی بڵێ بۆی نەڵێن ئیرهابیە بۆی نەڵێن وەڵاوە هی تند و تیژە موسڵمان بەڕاستی دەبێت لە کاتی ڕوبەڕووبوونەوە و لە کاتی جەنگ و قیتالدا بەرامبەر بە ئەهلی کوفر زۆری تند و تیژ بیتن ڕەحم و بەزەی نەبی بەرامبەر بە کافر و ئەوانەی کە دوژمنایەتی خوا و پێغەمبەری خوا دەکەن بەڵام لە کاتی داعوە و بانگەوازیشدا ئەو پەڕی نەرمونیان و حەلیم بێتن ئەوجا لە کاتی دەوڵەتداریشدا ئەگەر ئەو دەوڵەتەی ئەتۆ بەڕێوەیتکەنەوە هەمووی هەر مسلمان نییە چکە دەوڵەتی پێغەمبەری خوا هەمووی مسلمان نەبوون ئەو کافر و بێ باوەڕانی کە لە ناو دەوڵەتی تۆشدا دەژین ئەتو نابی بێ و ئاەتیان لەسەر جێبەجێکەی والذین معه أشداء على الكفار ئەوانە مادام لە ناو دەوڵەتەکەی تۆدا دەژین ئیلتیزامیان کردو بەو دەوڵەتە جزیە دەدەن لە جیاتوێک کە ئیمانیان نەیناوە دەبێت زۆر نەرمونیان بی لەگەڵیان دەبێت دیفاعیان لێ بکەیت دەبێت بیان پارێز دەبێت ئاگات لە حەق و حقوقیان بێتن بەڵام ئەو تند و تیژە بۆ ئەو کافر و زاڵم و ستەمکارانەیە کە دێن زوڵم دەکەن تەحەدا دەکەن وڵاتت داگیر دەکەن هەڕەشەنە لەسەر دین و ئەخلاق و ڕەوشت و مەبدەئت کوردەواری خۆشمان دەڵێ مست لە درێشەی دەگەڕێتەوە ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم دەفەرمێ ڕوحەماء بەینەهم بەرامبەر بە یەکدیکە زۆر بەڕەحم و بەبەزەین هەر موسڵمانێکت بینی ئەوە وەرگرن بیکەنە قاعیدە هەر موسڵمانێکت بینی بەرامبەر بە موسڵمانان زمان درێژ بوو گوێن فرۆش بوو خۆی وەکو پاڵەوان پیشان دەدا و زوڵم و ستەمی لێ دەکردن بزانەکەەوە خەلەلێک لە ئیمانەکەیدا هەیە خەلەلێک لە موسڵمانیەتەکەیدا هەیە بۆ چکە خوای گەورە تەبارەک و تەعالە وەصفیان دەکات چی ڕوحەماء بەینەهم بەرامبەر بە یەکدیکە بەڕەحمن ئەتۆ بە من دەوێری
زۆر لە من بە قووەتری، زۆر لە من بەهێزتری، زۆر لە من بەدەسەڵاتدارتری. بەڵام مادام ئەتۆ ئیمانداری و ئەمیش ئیماندارم، ڕەحمم پێ دەکەی و بەزەیت پێدادێمە و زوڵمم لێ ناکەی. ئەو نیشانەی ئیمانتە. بەڵام کە خۆت بەهێز بینی و خۆت بە قووەت بینی، بەخوا جێت نابێتەوە لە ناو موسڵمانە. ئەها لە سەردەمی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ یەکێک لە پاشاکانی غەساسینە و ئەوانەیە کە موسڵمان دەبێ، ئەویش تەواف دەکات بە دەورەی کەعبەدا. لە ئەسنای تەوافێدا بۆ خۆتانەوەی کە چۆتە حەج و عومرە و ئەوانە قەڵەباڵغی، ئەو کاتە شەر قەڵەباڵغی و بەسەندە نەبووە. یەکێک لە سەحابەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێ لە ئەوەکەی دەنێ ناویچە لە کەوێیەکەی دەنێتن کە پێی لێ دەنێتن، جا لەسەر شانی دێتە خوارە ئاور دەداتەوە تەماشا دەکات، مستەچی لێ دەداتن دانێکی دەستشینیتن لە دەورەی کەعبەی. ئەوەش نەبووە ها کوڕە زۆر مهمە ئینسان دەسەڵات و سنووری خۆی بزانێتن، ناچێوی شوەری گەڕێتێ و خەڵکی لێ کۆکاتەوە بیتە شەڕی عەشاری و ئەوانە. شکایەتی لێ دەکات لە لای ئیمامی عومەر. ئیمامی عومەر بانگی دەکاتن، دەڵێ دوو ڕێت لە پێشن، یان ڕازی کە ئەو پیاوەی، یان ئاوا دەبێت مستێکت لێدا و دانەکەت بشکێنیتەوە. کابرا شەوێ هەڵدێتن مرتەد دەبیتەوە. ئەها کبر و تەکەبورەکەی وای لێ دەکاتن کە کوفرەکەی هەڵبژێریتەوە لەسەر ئەوەی. ئینسانی موسڵمان دەبێت بە ڕەحم و بە بەزەی بێ لەگەڵ یەکدیکە. ڕێبەخۆ نەدا غیبەتی موسڵمانان بکە، ڕێبەخۆ نەدا بوختان بۆ موسڵمانان بکە، ڕێبەخۆ نەدا موسڵمانی بچەوسێنێتەوە. ئەمن پێم سەیرە موسڵمان بەرامبەر بە موسڵمانی جەریئە، پێم سەیرە موسڵمان بەرامبەر بە موسڵمانی خۆی بە عزت پیشان بداتن، پێم سەیرە موسڵمان غیبەتی موسڵمان بکە، بوختان بۆ موسڵمانی بکاتن. چۆن ئەو چاکە و حەسەناتەی کە کردوتە دەستت لێ دەبێتەوە غەریب، ئەو نوێژانەی پێیان و ماندوو دەبی، ئەو ڕۆژەی پێیان پێ و ماندوو دەبی، ئەو قورئان خوێندنەی پێ و ماندوو دەبی، ئەو عومرە و حەجەی کە کردوتە، ئەو سەدەقەی کە بۆ هەندە بێ قیمەتە لای تو، بۆ دەخەمیدانی. کاکە ئەگەر هەر حەزت لە غیبەتە، غیبەتی دایک و باوکی خۆت کە با چاکەکانت بۆ دایک و باوکت بڕۆن، بۆ کەسەی بڕواتن کە ڕقت لێیەتی. یەکێک لە پیاو ساڵحان دەڵێ ئەگە غیبەتی هەر بکەم، غیبەتی دایک و بابی خۆم دەکەم، با چاکەکانم بۆوان بڕواتن. ڕوحەماء بەینەهم، ئەوجا تەراهم، بەڕاستی هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام ئاوا بوون، ئەگە بمانەوێ ئەمە بەوان بچین دەبێمە شوابین. تەراهم ڕوکعەن سوجەدا، زۆر ڕکوعیان بردوون، زۆر سوجدەیان بردوون، زۆر ئەهلی نوێژ بوون، شیعارێکی گەورەیان لە خۆدا هێناوەتە دی کە عابید بوون، کە نوێژیان زۆر کردوون، شەو نوێژیان زۆر کردوون. یەبتەغوونە فەضلا من الله وەرضوانە. ئەو هەموو فەضائیلیان بۆ چ بووە؟ داوای ڕەزامەندی خوای پەروەردگار و فەضل و بەخششی خۆیان کردو تەبارەک وتەعالە. ئەوجا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ خەیر الناس قەرنی ثم الذین یەلونەهم، باشترین سەدە ئەو سەدەیە کە من تێدا ژیاوم، یعنی باشترین خەڵک ئەو خەڵکەیە کە لەگەڵە من ژیاوە. لە فەرمودەیەکی دیکەدا پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام لا تسبوا أصحابي، جوێن بە هاوڵانی من مەدەن، فوالذي نفسي بيدي، سوێن بەو زاتەی کە نەفسی منی بەدەستە، مەبەستی خوایە، یعنی سوێن بەو خوای کە نەفسی محەممەدی بەدەستە عەلەیهی الصلاة والسلام. لو أن أحدكم أنفق مثل أحد ذهب، ئەگەر یەکێک لە ئێوە بەقەدەر چێوی ئوحد، چێوی ئوحدتان بینیوە، هەنەبی لە تەلەڤیزیۆنتان چەند گەورەیە، هەموو زێڕ بێ بیبەخشیتن، ما بلغ مد أحدهم ولا نصيفه، ناکاتە مشتێکی وان یان چەنگێکی وان کە بیان بەخشی بی لە پێناو خوای پەروەردگار، وازیان لێ بێنن. برا بەڕێزەکانی خۆم، ئاخر شت کاتەکەمان بەرەو کۆتایی دەڕوا و کۆتایی بەوە دێنین. خوای گەورە تەبارەک وتەعالە دەفەرمێ لا يستوي منكم من أنفق من قبل الفتح وقاتل أولئك أعظم درجة من الذين أنفقوا من بعد وقاتلوا. تەماشەکە فتحی مەککەی بۆتە حەدی فاصل لە نێوان فەزڵ و پاداشت و پلەبەرزی. دەفەرمێ قەت وەکو یەکنین ئەوانەی پێش فتحی مەککە کە جیهادیان کرد لە پێناو خوای گەورە و ماڵیان بەخشی، لەگەڵ ئەوانەی دوای فتحی مەککە کە خالیدی کوڕی وەلیدی شەچێکە لەوانە، چکوانە مەسلەمەی فتحیان پێدەگوترێتن، عەمری کوڕی عاص، معاویە کوڕی ئەبی سوفیان، معاویە
ئەبوو سوفیان هەموو ئەوانە دوای فەتحی مەکە موسڵمان بوون، مەسلەمەی فەتحیان پێدەگوترێتن. دەفەرمێ قەت وەکو یەکنین ئەوانەی کە پێش فەتحی مەکەی ماڵیان بەخشی و جیهادیان کرد لەگەڵ ئەوانەی کە دوایە هاتن و موسڵمانی چاچیش بوون و ئەهلی تەقواش بوون، بەڵام لە لای خوای گەورە قەت وەکو یەکنینە. دەتخوا ئەگەر خوای گەورە تەبارەک و تەعالە بڵێتن خالیدی کوڕی وەلید ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لەگەڵ عەماری کوڕی یاسر قەت وەکو یەکنین، ئەو بۆ نمونە ئەو دوو ناوانە دێن و هەردوویان سەحابەی زۆر بەڕێز و خۆشەویستن. ئەو فتوحاتەی کە خالید کردی، فتحی عراقی کرد، فتحی بیلادی شامی کرد، سەیف الله المەسلول بوو، بەڵام خوای گەورە دەفەرمێ وەکو یەکنین لەکنە من. بۆ چونکە کەسێکە لە ناخۆشی و لە ناڕەحەتیاندا دەگەدا بێ وەکو ئەوەی کە کەتیە خۆشیان و ئەو کاتەی بێ. خوای گەورە لە ئەسحابی پێغەمبەری خوا خۆش بێ، خوا لێیان ڕازی بێ، خوای گەورە تەبارەک و تەعالە بە گەورەی و عەزەمەتی خۆی پلە و پایان بەرز کاتەوە یا ڕەبی خوایە. ئەو کەسێک کە قسە بە هاوڵانی پێغەمبەر دەڵێ عەلەیهی سەڵات وسەلام لە هەر شوێنێک بێ، خوایە زەلیلی کەی، خوایە ڕسوای کەی، خوایە بەڵاو موسیبەتی خۆتی بەسەردا ببارێنی، خوایە بە خۆیانەوە مەشغوڵیان کەی، سەرقاڵیان کەی، فتنە و ئاشوبی دنیایان لێ کۆ بکەی بۆی بەریان وە هاوڵی ئەسحابی پێغەمبەری خوانە بێ و کوسەک پێیان بوەڕن. یا ڕەبی خوایە ئیمانمان سەلامەت کەی، عاقبەتمان خێر بکەی. والسلام عليكم ورحمة الله وبركاته.